ئەمە زۆر مهمە برانی باڕێز نیەتەکەمان پاک بێ لەسەر منهەجێکی ڕاست بین بە ئاراستەی قورئانەکە بڕۆینە پێشێ لەسەر سیرەی پێغەمبەری نازدار قۆناغ بە قۆناغی کارکردنمان دیاریکەین و استراتیژیەتی خۆمان بەرەو ئەو دارالئیسلامێکی هیوا هەدەفمانە ئەنجا هەر هەلێکمان بۆ هاتە ڕێگا بیقۆزینەوە ئیستیفادەی لێ بکەین لە پێناوی خوای پەروەردگارە هەست بە ماندووبوون نەکەین ئەوەی کە ئەتوانین لە پێناوی خوای پەروەردگارە بیکەین هەرچی شێوەیەک بە هەرچی شێوەیەک ئەتوانین ئەم کارەمان ئەنجام بدەین مهم ئەوەیە ئێمە بە هەر شێوەیەک دەتوانین ئەم کارانە ئەنجام بدەین مهم ئەوەیە ئیستیقامەمان لەسەری هەبی ئیستیقامەکەش یعنی نیەتێکی پاک پابەندبوون بە شەریعەتەکەوە چونکە ئێمە نازانین لە کەیە لارە بینەوە ئەمری و پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئینەما الأعمال بالخواتیم پێوانی کار و ڕەفتارەکان بە کۆتاییەکەی حسابەکە لەبەرەوەی پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام وەکو لە حەدیثی بوخاریە لە سەهلی کوڕی سەعدەوە جێڕێتەوە فەرمێ إن العبد ليعمل عمل أهل النار وإنه من أهل الجنة ويعمل عمل أهل الجنة وإنه من أهل النار وإنما الأعمال بالخواتيم عبدي واهي كارو رفتاري أهل دوزخك لكاتك كخوي بهشتية هواش هيا كارو رفتاري أهل بهشتك لكاتك خوي دوزخية بيواني كارو رفتار بكوتايكيت ابن حجر عسقلاني رحمة إخوالي بل شرحي أم فرمودي أفرمي ابن بطال فرمويت فندو حكمتي زور هي للشاراوي ونزانيني سرنجامو كوتاي ژیانی ئینسان چکە ئەگەر کەسێ بزانێ بە پیا و چاک حسێب کراوە بەهەشتیە تەمەڵە بێ و لە خۆباییە بێ و وازەهێنێ ئەگەر بیشی زانیایە بە پیاوی خراپ حسێب کراوە ڕەشبین و بێ ئومێدە بوو لە ڕەحمەتی خوای پەروەردگار کە ئەبوو کۆتایی کار و ڕەفتار و ونە بزرە تا هەمیشە ئینسان لە نێوانی ترسی ئومێدا بژێت کە ئەبوو سوور بین لەسەرەوەی کە پاداشتی ڕەنج و هەوڵدان و إعداد و استعداد و مشق و جهاد و ئەمانەمان لە کیس دەرنەچ چەندەها کەس هەبوون لە خزمەتی پێغەمبەری نازدار بوون عەلەیهی سەڵات وسەلام و جیهادیشیان لەگەڵ کرد کەچی ئەی فەرموو ئەوانە دۆزەخی جیهادەکەیان کردووە بە عەمەلی ئەهلی بەهەشتیان کردووە بەڵام نەتیجەکەی ئەهلی دۆزەخ بوونەت وەکو ئەو گەنجە خوا لاماندا لەناو حرەکەتێکی جیهادیە بۆ ئێستا ئینحرافی کردو وازی لە هەموو شتێک هێناوە تەبعاً ئەمە بە تەئکید ئێستا ڕێگای دۆزەخی گرتووەتە وبالعكس چەندی تریش هەبوون لە ماوەی ژیانیانە لە جاهیلیەتە ئەژیان کەچی دوایی گەڕانەوە هاتنەوە بۆ ئیسلام و بەو شێوەیەش کاروکردەوەیەکی زۆریشیان نەکرد سەیری چارەنووسێ و کابرای بکە کە 100 کەسەکەی کوشت دوایی تۆبەی کردو بوو بە ئەهلی بەهەشت سەیری سحربازەکانی دەوروبەری فرعون کرد ابن كثير رحمەتی خوای لێ بێ فەرمێ سەر لە بەیانی ئەو ڕۆژە هەموو جادوگەر بوون کافر بوون کەچی بۆ ئێوارەکەی هەموو مسلمان بوون و شەهید بوون ئەنجا فەرمێ ئەمە فەزڵی خوای گەورەیە ئەیداتە ئەو کەسانی کە خۆی هەڵیانە بژێت لەبەرەوە ضروریە دائیمە هۆشمان لەوە بێ کە کارەکانمان لەبەر خاتری خوای پەروەردگار چونکە ئەو یاوەرە بە ڕێزانە ئەترسان لەوەی کە لێیان قوڵ نەبێت وەکو پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام بە عائیشەی فەرموو لا يا بنت الصديق ولكنهم الذين يصلون ويصومون ويتصدقون وهم يخافون ألا يتقبل منهم أما ما بس أو كسانيك نواجي جكن والرجو جقرن بارو ساماني جبخشن بلان ترسي أوان هيك خواي پروردگار لي قبول نكرد لبردوه ترسان ككاركانيان لي قبول نكرد یەکەم هەموو کار و کردەوەی کۆتاییەکەی گرنگە ئەوانیش نازانن کار و کردەوەکانمانێ مە نازانین چۆن کۆتایی پێدێ لەبەرەوە هەرە ترسین لەوەی کە خوای گەورە قبوڵی نەکردوێ ئێمە ئینحرافاتێکمان بەسەر هاتووە دووەم ئەگەر کۆتایی کارەکانیش لە ڕواڵەت و دیمەنەیە بە چاکە کۆتایی هاتوو ئێمە نازانین ناخۆ وەرگیراوەیە زۆر ئیش و کار هەیە بە ڕواڵەت جوان و چاکن و پاک بەڵام لەبەر دەردێکی کوشندەی دەرونی شاراوە وەک ڕێهابازی خۆ بە چاک زانین لە خۆ ڕازی بوون منەتکردن بەسەر خەڵکە ئازاردانی کەسی تر حرام خواردن خوای گەورە وەری نەگرت جا ئەگەر کار و ڕەفتارەکەی لەو ژەنگ و ژارانە دوور بوو ئەوە کەوێتە بەر ڕەحمەتی خوای پەروەردگار و ئەو کاتە خوای گەورەش ڕەحمی پێیەکا و کارەکەی لێ قبوڵ دەکات
ابن الجوزي رحمەتی خوای لەوێ ئەفەرمێ یەکەم ڕێنمایی کردن بۆ چاکە و خێرەومەندی هەر لە ڕەحمەتی خوای گەورە خۆیەوە. ئەگەر ڕەحم و بەزەی خوای گەورە نەبوایە نەباوەڕەکە ئەچەسپا لە دڵ و دەروونمانە، نەملکەچی و پابەندیشمان بۆکە، نەقوتارە بووین و کامرانی ئینسانیش بەهۆی ئەمانەوەی. دووهەم سوودی کار و ڕەفتارەکان هی ئەو عەبدانە هەرە بێ بۆ گەورە و سەیدەکەی بێ وەکو کۆیلەیەک چۆن سوودەکەی و کارەکە ئەگەڕێتەوە بۆ عەبدەکە ئەو خۆی پاداش تێدات کەوا بخوای پەروەردگاریش پاداشتەکەمانەداتەوە لە فەزڵ و چاکەی خۆیەوەی. خۆ معلومە کە خواپەرستن کاتی دیارکراوی خۆیە، بەڵام پاداشت نەبڕاوەیە و هەتا هەتاییە. بۆیە بێ ئینسان لەمانە هەمووی تێبگا بگەڕێنەوە سەر ئەوانەی کە ئەو سەحابیە بەڕێزانە چۆن ئاوا پەروەردە بوو، چۆن ئەم پێغەمبەرە نازارە ئەمانەی لەسەر ئەبەو شێوەیە پەروەردەکردن، چۆن ئەمانە لەسەر ئەو نیەتە گەورەیە بوو.